بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وأصحابه أجمعين. برزان لم القيادة تايبت باز لتعاملي بيغمبري خواء كان صاصم لقل من دالانا كاوي جيكي كترب ولا روشت برزكاني رسول الله صلى الله عليه وسلم كتواني ويتي لقل من دالانا هەڵسوکەوتێکی جوان بە ئەنجام بگەێنێ. هەندێک نمونە باس ئەەکەین بۆ ئەوەی کە زیاتر لە نمونونەکان هەم ئێوە سوودمەند بن لێ لە ئەخلاق و ڕۆژی پێغەمبەری خوا سەڵسەڵەم لە هەڵسوکەوتی لەگەڵ منداڵانە. یەکێک لەوانە ئەقڕەعی کوڕی حابیز بووە کە دەڵێت نوێژمان دەکرد لە خزمەتی پێغەمبەری خوا سەڵسەڵەم لە نوێژەکە لە کاتی سوژدا دەفەرمی لە یەکێک نوێژەکان بووە، جا عەسر بووە یاخود عیشا مەغریب بووە، ئەفەرمێ لە یەکێک لە نوێژەکانە لە کاتی سوژدا درەنگ بەرز نەبووە. ئەڵێ میش لەو کاتا سەرم بەرز کردەوە وتم بزانم نەوەک پێغەمبەری خوا سەڵسەڵەم موسیبەتێکی بەسەرا هاتبێ، نەوەک یا وەحیل بۆ هاتبێت شتێکی وەهابێ. ئەفەرمێ کاتێک کە سەرم بەرز کردەوە بینیم دوو منداڵ بەسەر شانی پێغەمبەری خواون صلی الله علیه وسلم. دوای پرسیارمان لێ کوتمان بۆ وا بووە؟ فەرمی وەڵای ئەوە کوڕەکانم بوون، نەوەکانم بوون، ئیمامی حەسەن و حوسەین حەزم نەکرد ئەو جەوەی کە هەیەیان لێیان تێک بدەم، وتمە با بە ئیسراحەتی خۆیان دابەزن. ئەمە یەکێک بۆ لە تەعاملی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ منداڵانە. یەکێتر لەوانە کە باسی بکەین برایەکی ئەنەسی کوڕی مالیک بووە کە ناوی عومەیر بووە. ئەم عومەیرە باڵندەیەکی هەبووە، باڵندە جا منداڵ حەزی لەو جەوە هەیە کە باڵندەی هەبێ یاخود حیوانات بە یاری لەگەڵا بکە. باڵندەیەکی هەبووە هەموو جارێک پیان ساسم دەچوو بۆ لای دەی و یا ئەبا عومەیر ما فعل النغیر، ئەی ئەبا عومەیر چیت کرد لە باڵندەکە، باڵندە بچکۆلانەکە، هەتاوەکو وای لێ هاوجارێکیان ئەفەرمی وەڵا باڵندەکە وەفاتی کردووە. لە دوای ئەوەش ئەم خۆشەویستە ئەم ڕەسوول الله صلی الله علیه وسلم هەموو جارێک ئەچوو دڵنەوایی ئەداوە بۆی کە باڵندەیەکی لەدەست داوە. تەعامل و هەڵسوکەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ منداڵانە بە چی شێوازێک بووە؟ لەوەی کە باڵندەیە کە لای ئێمە ئەگەر هیمەتی یعنی شتێکی وا قیمەتی نەبێ، لای منداڵ زۆر گەورەیە، وەکو وای شتێکی زۆر گەورەی لەدەست دابێ، ئەچێت دڵنەوایی بۆ ئەکا هەتاوەکو پێی بڵێ کە ئەمە کەسێکی گەورە هاتۆتە لای کەسێکی بچووک بۆ ئەوەی دڵنەوایی بکات لەوەی کە ئەم باڵندەی کە لەدەست داوە. یەک نمونەی تر باز بکەین کە حەزم کرد نمونونەکان چونکە لە واقعی ژیانی پێغەمبەری خوا هەبووە صلی الله علیه وسلم. سەهلی کوڕی سەعد ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ ئەفەرمێ لە خزمەتی پێغەمبەری خوا بووم صلی الله علیه وسلم، ئاویان گێڕا، یەکەم جار وا عادەت بوو ئاوەکان هێناوەتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەفەرمێ ئاوەکاندا بەدەست و لێی خواردەوە، سەیری لای ڕاستی خۆی کرد ئەبینێ منداڵی لێ، لای چەپیشی پیاوە گەورە و بەتەمەنەکانی لێن. ئەم ڕەسوول الله صلی الله علیه وسلم ڕوو ئەکاتە منداڵەکە دەڵێ ئەی منداڵ ئیزنت داوای ئیزن لێ ئەخوازم، ئەتوانیت ئەم ئاوە نەیدەم بە تۆ لە لای ڕاستمەوەی چونکە وا سونەت بۆ لای ڕاستەوە بێ، بیدەم بەم بە تەمەنانی کە لە لای چەپمەوەن. ئەم منداڵە وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نە ئیزن نییە، حەز ئەەکەم ئەو ئاوەی کە تۆ خواردوتەتەوە منیش لەو ئاوە بخۆم وەکو مبارەکی، دەم بنێ بە شوێنی ئەو شوێنەی کە تۆ دەمت پێوە ناوە. پیان ساسم چی کرد؟ نەیوت نەخێر تۆ مناڵیت، فەرمی بەگوێی کرد ئاوەکەیدا بە مناڵەکە. هەڵسوکەوتی ئەم قاعیدە ئەم ڕەسوول الله صلی الله علیه وسلم کە ئێمە هەمومان قەرزاری دەقە بە دەقە و سانیە بە سانی ئەم پیاوە بەڕێزەین، ئەم سەرکردەیەین، ئەم بەناوبانگەین کە ئێمەی ڕزگار کرد لە تاریکی زوڵمەوە بۆ چاکەخوازی و لە تاریکیەوە بۆ ڕووناکی. بۆیە ئەویش بەگوێی کردوتی دەباشە مادەمەیە مناڵەکە ئەوە ئەم ئاوە ئەیدەین بە تۆ بیخۆرەوە. ئەنەسی کوڕی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێ تەمەنی 10 ساڵان بووە، مناڵێکی زۆر بچوو بۆ دایکی هێنای خستێ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، وتی ئەوە بالای تۆ بێ. ئەنەس ئەفەرمێ من زیاتر لە چەند ساڵ لە خزمەتی پێغەمبەری خوا بووم صلی الله علیه وسلم، نەم بیست گوێم لێ نەبوو یەک جاریش قسەیەکی ناشرین بە من بڵێ پێم بڵێ تۆ بوات کردووە یا تۆ بواکەی، حتا دەستیشی لێ بەرز نەکردومەتەوە. ئەمە کێوە ئەڵێ؟ ئەنەسی کوڕی مالیک یەکێک بۆ لەو منداڵانەی کە لە خزمەتی پێغەمبەری خوا بووە صلی الله علیه وسلم. منداڵێکی تر هەبوو، جا ئەمە منداڵانە ئەمانە منداڵی موسڵمان بوون، منداڵێکی یەهودی کە خزمەتکاری پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم لەلایە ئەبێ نەخۆش ئەکەوێ، کە نەخۆش ئەکەوێ ئەچێ بۆ ماڵەکەی، لە ماڵەکەیە پێی ئەڵێ ئەی منداڵ
يعني تۆ سیرکەن بەڕاستی ئەمە هەر بەدەم خۆش ئەم گێڕانەوە سەرکردەی وڵاتێک سەرکردەی مسلمانان سەرکردەیەکی گەورە منداڵێک نەخۆش ئەکەوێ کە لە خزمەتی کردووە ئەم منداڵە خزمەتی پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم کە نەخۆش ئەکەوێ ئەچێ بۆ لای داوای دوعای خێری بۆ کات و پاشان داوایەکی لێکا دەڵێ ئەی منداڵ شایەتمان بێنەوە بە مسلمانەتی وەفات بکەی لەو کاتان منداڵەکە سێری باوکێکە باوکیشی پێی ئەڵێ بەگوێ ئەبا قاسم بکە و شایەتمانی پاشان دوای وەفاتەکە لێرە مەبەستمان پێی چی بووە لەسەر ئەوەی کە پیاغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەڵسوکەوت و تەعاملی لەگەڵ منداڵە بەم شێوازە بووە چۆتە لای منداڵەکان ڕاوێژی لەگەڵ مناڵا کردووە ئاویان هێناوە لە لای ئەبوای لە لای ڕاستە و تەوزیع کرێ لای ڕاستەوە منداڵ بووە بەڵام لای چەپ گەورە بووە هاتووە ئیزنی لێ خواستووە و پاشان ئەوەندەش گەورەی و تازیعی نواندووە لە سوژدا لەسەر شانی مبارەکی پیاغەمبەری خوا صلی الله علیه و سلم منداڵەکان نەوەکانی لەسەر شانی ئەبن ئەو بە ئیسراحەت لە سوژدە بەرز ئەبێتەوە هەتاوەکو ئەو جەوەی هەیان بووە لێیان تێک نەچێت بەڕاستی قودوە بووە بەڕاستی پێشەنگ بووە کە پیاغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەڵسوکەوتی لەگەڵ مناڵا زۆر جوان بووە ئەوەش وای لێ کردووە کە منداڵان بەگیان و بە هەموو شێوازێک لە خزمەتی پیاغەمبەری خوا بن صلی الله علیه و سلم خوای گەورە لە گوناهی من و ئێوەش خۆش بێ یارمەتیمان باش شوێن کەوتووی ئەو پیاغەمبەرە بین صلی الله علیه و سلم کە هەڵسوکەوتی چەندێک جوان بووە لەگەڵ هەموو چینەکانە و بە تایبەتی تریش لەگەڵ منداڵانە خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان بکە وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته